ئاخ ڕجێمی تەرک کردووە یاری زیاد بووە کێشی زۆر خەفەتی لێ ئەخوا دایمە ئاغەڵە کێشی دایمە ئاغەڵە کێشی هەموو گیانی تێکسووە نەماوە خەوی جێشی لە سفرە ناکشێتەوە هەتا مەعیدەی دێشی وەک گسک لولی ئەکا هەرچیەک دێتە پێشی هەرچیەک دێتە پێشی ماندوو دەبێ کە دەڕوا گۆڕاوە ڕۆین و ڕێشی هەرج لێ ئەکاتە بەر ناشیرنە نایە لێشی ناشیرنە نایە لێشی منیش ڕانەهاتووم لەگەڵ ستایلی نوێشی ئێشتا وەک جاری جاران سەرنجم ڕاناکێشی سەرنجم ڕاناکێشی لەیلم لێ لەیلم لێ زەماوەندە دەفەکێت وەلە دڵێدا بەشێ فەرسەتا بۆ دڵدارم خۆسەڵان بۆ هەڵپەڕچێ هەڵپەڕچێ چا ئەو بڕچێ